بابەتی ژینگەی یاخود پرۆگرامی ژینگەی تایبەتمان نییە وەکو وانێکی سربەخۆ بەڵکو تێکەڵ کراوە لەگەڵ بابەت و وانەکانی کە بە تایبەتی لە کتێبەکانی زمانی کوردیە خوێندن و نووسینەوەی کوردیە یەکەیەک تەرخان کراوە سەبارەت بە ژینگە و سروشت. لێرە کە باسی درەختە سەوزەکانەکە ئەی بەستێتەوە بە بۆ ژینگە سەوزەوە ئایا سوودی ئەم درەختە چییە؟ من پێم باشە ژینگە و هۆشیاری یاڕێنمایی ژینگە بخرێتە سەرەتای کتێبەکە. پرۆگرامی ژینگەی ئێمە کە باسی ژینگاکە خۆی چەمکی ژینگەکە وەری ئەگرین ناتوانین ئێمە بە یەک زانست پێناسی بکەین چونکە فرێلایەنەوە لە قوپۆپی زۆر لێ ئەبێتەوە کەواتە توانین بڵین وەکو بابەتێک یاخود وەکو وانەیەکی فرەلایەن ئەبەستێتەوە بە زانستەکانی تری وەکو کۆمەڵایەتی و ئابووری و بایۆلۆژی و زانستەکانی ترەوە. لەبەرەوە ئێمە کە بمانەوێت بەرنامەیەکی ژینگەی یاخود پرۆگرامێکی ژینگەی دابنین بۆ قۆناغەکانی خوێندن ئێمە بێ هەموو ئەو لایەنانە لە بەرچاو بگرین و ناساندنی ژینگەی لە عینەن کاتە لە ڕێگەی پەروەردەی ژینگەی چۆن بڵاوەکەیت و لە ڕێگەی پرۆگرامی ژینگەیەوە لەناو پرۆگرامەکە پێویستەکە تۆ باسی ژینگە بکەیت بۆ ژینگە بناسێنی چییە وەکو پێناسە وەکو چەمک پاشان ئەو چالاکیانە چین کە پێویستەکە ئەنجام بدریا خود مناڵان و پەروەردەکاران پێی هەستن و ئەو ئاکارانە بڵاو بکەنەوە کە پێویستەکە بۆ پاراستنی ژینگە ئەنجام بدرێت. بەگشتی لەناو پرۆگرامەکانە لەناو کتێبەکانە باسکرا بەڵام وەکو بابەتێکی سربەخۆ باز نەکراوە واتە کتێبێکی سربەخۆ نییە سەبارەت بە پرۆگرامی ژینگە بەڵام لە کتێبەکانە بەگشتی وەکو بەها و کارامەیەکان بەها کۆمەڵایەتیەکان باز لە ژینگە پارێزی کراوە لە کتێبەکانی زانستا وەکو لایەنە زانستیەکەی باز لە ژینگە کراوە بە تایبەتی لە زمانی کوردیە باز لە ژینگە کراوە یەکەیەک تەرخان کراوە بۆ بابەتە ژینگەیەکان وەکو چیرۆک و دەق و هۆنراوە باسی ژینگە پارێزی کراوە هەم وەکو بابەتێکی بڵین لە ڕووی پاراستنی ژینگە و سەرچاوە سروشتەکان و سەرچاوە ئاویەکان پاراستنی سەرچاوە ئاویەکان و ژینگە بەگشتی و پاکو خاوێنی چ بە هۆنراوە چ بە دەقی چیرۆک بە چیرۆک یان بە دەقی نووسراو وەکو باسکردنی بابەتەکە هەروەها بابەتی هونەریش باس لە ژینگە کراوە. مەبەستی ئێمە لەو ڕفتارانە یاخود لەو چالاکیانەی کە ئەکرێت بۆ ژینگە و لە پەروەردەیە چۆن جێگەی ئەکرێت وەکو پەروەردەیەکی ژینگە یاخود لە ناو پرۆگرامی خوێندنە وەکو بابەتێکی ژینگەی چۆن تۆ ئەم بابەتە جێ ئەەکەیتەوە ئەو چالاکیانە بریتێ لە هۆشیاری چۆن ئاستی هۆشیاری خوێندکار بەرزەکەیتەوە لە داینگاوە هەتاکو ئەگاتە پۆلی 12 لە ڕێگەی و پرۆگرامانی کە لە مەکتەبەکانە ئەخوێنێ بەڕاستی ئەو پەروەردەیە یاخود ئەو هۆشیاری نەگەشتە ئاستی پێویستەکە کاری زیاتری بۆ بکرێ و لە ڕێگەی چوونە ناو کۆمەڵگەوە یان تۆ بتەوێت هەر بابەتێک نەک بابەتی ژینگەی بۆی بتەوێت تۆ هەموو لایەنەکانی لە بەرچاو بگری و حەقی خۆی بیتێ پێویستەکە تۆ بچتە ناو کۆمەڵگاوە بزانی پێویستەکانی ناو کۆمەڵگە چیە ئەوان لە ژینگە تێگەیشتون ئەزانن ئەو ئیشانەی کە ئەیکەن یان ئەو چالەکانی کە ڕۆژانەی مەکو مرۆڤ ئەیکەین چەند کاریگەری لەسەر ژینگە بەجێ هێڵین پێویستەکە تۆ بچتە ناو کۆمەڵگەوە و ئەم پرسیارانە بکەیت ئەم پرسیارانی کە لە کەسی پەروەردەکار ئەیکەی یاخود دەروونزانێک یاخود کەسێک کە لە بواری ئەکادیمیا ژینگەی خوێنەوە پرسیاری لەکەی تۆ ئەبێ بچتە ناو کۆمەڵگەوە و پرسیارانە بکەی بە هەمان شێوە بزانی ئاستی هۆشیاری لە پێشە لە چه ئاستێکایە پاشان لەسەر ئەوەوە تۆ ئەو پرۆگرامە دابنیت و کۆی هەموو ئەم دەنگانە کۆ بکەیت و بخێتە ناو پرۆگرامێکەوە
و لە ڕێی چیشەوە لە ڕێ چوونە ناو سروشتەوە بۆ نمونە ئێمە هەمومان لە مناڵێکی بچووکەوە کە لە دایانگای هەتاکو ئەگبێ کەسێکی پێگەیشت و پێویستە کات بچێتە ناو سروشتەوە بۆی بزانێ بەرکەوتی هەبێ لەگەڵ سروشتەوە پێکاتەکانی سروشت چییە و ئێمە ئەو سوودانی کە لە سروشتەوە دەستمانەکەوێت چین پاشان ئێمە باسی پاراستنی بۆ بکەین چونکە هەر کاتێ مرۆڤ بە سروشتی خۆی وایە ئەگەر نەزانێت شتێک پەیوەندی بە خۆیەوە هەیە ناوێت لی تێبگا ناوێ بیپارێزێت و هەر کاتێکش ئێمە سەرژینگەمان بەستەوە بە ژیانی خۆمانەوە زیاتر ئێمە بەرکەوتمان لەگەڵ یا هەبێ ئەو کاتا توانین کاری بۆ بکەین. بەنسبەت پرۆگرامەکانەوە تابانەوەی کە مرزە شارەزام زیاتر لە بواری زانستەکایە بێگومان پرۆگرامێکی سربەخۆمان نییەکەوە وەکو منهەج دابنرێ بەس تەنها پەیوەندی بە ژینگە هەبێ یا ژینگە پارێزیەوە یا هۆشیاری لەسەر پارێزگاری ژینکە لە بەهاو کۆمەڵاتەکان ئەوەی کە من هەم کە ئاگادارم هەیە بەڵام لە زانستەکانیشا هەیە بەڵێ ئەوە لە زانستە کۆنەکانە تەنها زانستیان باسیەکە بەڵام لە زانستە گۆڕاوەکانە پێم وایە ڕێنمایی لەگەڵ هۆشیاری بۆ پاراستنی ژینگەی ئەو ژینگەی قوتابی تیاژی بەڵێتیاتی ڕوندانەوەی باشیە. پرۆگرامی ژینگە یاخۆ پەروەردەی ژینگەی لە هەنێ وڵاتە وەکو بابەتێکی سەربەخۆ وەکووانەی بایۆلۆجی وەکو بیرکاری وەکو کیمیا ئەوانە ئەخوێنرێت لە هەنێ وڵاتیشە تێکەڵەکرێ بەوانەکانە لە هەر وانەیەکە چاپترێک یاخود دوو چاپتر یاخود چەند چالاکیکی بچووک لە کۆتایی وانەکەیە تەرخانەکرێ بۆ ژینگە. طبعاً باخچەی مناڵان دامەزراوەیەکی پەروەردەیە تەمەنی 4 ساڵ و 5 ساڵ لە خۆ دەگرێت ئەم تەمەنی 4 ساڵ و 5 ساڵە کە لە ناو باخچەیان ئامادە دەکرێن و ویان لێ دەکرێت کە بتوانم بچنە قۆناغی بنەڕەتی ئەمەش لە ڕێگەی چەند پرۆگرامێک و چەند چالاکێکی تایبەتە بەو تەمەنە کە لەلایەن وەزارەتی پەروەردەوە دانراوە. طبعاً وەزارەتی پەروەردە کەم پرۆگرامی دانا و کۆمەڵێک چالاکی جۆراوجۆر و بەرنامە و پرۆگرامی تایبەت و بابەتی تایبەتی تایە بۆ نمونە ئێمە لە تەمەنی 4 ساڵەکانە پرۆگرامێکمان هەیە بە ناوی کارامەی و چالاکیەکانە کە ئەم پرۆگرامەیە 5 یەکەی لە خۆ گرتووە هەر یەکە و باشی بابەتێکەکە لەم یەکەیە واتە لەم کتێبەیە بابەتی زانستی تایە بەهاو کۆمەڵاتیەکانی تایە خۆڕەوشتەکانی تایە پیتەکانی تایە کە ئەڵین پیتەکانی تیا مەبەستمان لەو نیە کە فێری پیتەکان بێت و بابەتی بیرکاری و زانستی و کۆمەڵێ بە چالاکی جۆراوجۆری تیا کە مناڵەکە ڕائەهێنرێت مەبەست لەم پرۆگرامە بەس ڕاهێنان و ئامادەکردنی مناڵە نەک مناڵەکە فێری خوێندنەوە فێری نووسین یاخود فێری ئەوکرێ بابەت دەبەرکە بەس ڕاهێنانی مناڵە بۆ کۆمەڵێشت لە ناو ئەم پرۆگرامەیە بابەتی چیایە لە هەر یەکێ لە یەکەکان بەگشتی لە کەیجیوەنەکە وەخۆتە لە ئاستی یەکە کۆمەڵشتی تایەکێک لەو بابەتانی کە تیاتی باسی ژینگەیە لە هەر بابەتێک باسێکی ژینگەی تایە کە مناڵەکان ڕابهێنرێت بۆ ئەوی ژینگەکەی خۆیانیان خۆش بێت کە ئێماڵی ژینگە کۆمەڵە شت ئەکرێتەوە مەسەلەن ژینگەی پۆلە ژینگەی ژوورەکانە ژینگەی باخچەکەیە ژینگەی دەرەوەی باخچەیە ژینگەی ناو خێزانە کە باسی خێزان ئەکرێت ئێمە باسی خێزان باسی فێری ژینگەی ناو خێزانێکێ باسی باخچە ئەکرێ باسی ژینگەی باخچێت بە دەر لەوەش ژینگەی سروشتی و پاکو خاوێنی و ئەم جۆرەشتانە شیتیایە. بۆ نمونە لە کتێبی کوردی پۆلی یەکدا
کۆمەڵێ بابەت سەبارەت بە ژینگە دانراوە بەڵام کتێبی پۆلی یەک بەشدار نەبووم تایە و کتێبەکەم لانیە ئێستا لە بەردەستنیە لە کتێبی پۆلی دووە هەر وەکو یەکێکی سربەخۆ لە وەرزی دووەمە لێرەیە لە یەکەی شەشەمە باسی بە ناوی یەکەی سروشت کۆمەڵێ بابەت تەرخان کراوە وەکو بابەتی ژینگەی و وەکو بابەتی پاکوخایان ڕاگررتنی ژینگە بۆ ئاستی تەمەنی ئەو تەمەنەواتە لە قۆناغی پۆلی دووە چونکە بازنەی یەکەم مناڵن ئەبێ بە پێی تەمەنی خۆیان ئەو بابەتە بخرێتە ڕوو و شار بکرێنەوە فێری ژینگە پارێزیان بکرێت یەکێک لەو بابەتانە گەشتێک بۆ گوند کە باس لە سروشتی گوندە ئەکات باسی سەوزایی و هەوای ئاو هەوای سافی گوندەکان لەگەڵ ئەوەشە بابەتێکی دیکەمان پاکوخایەنی ژینگە کە ئەمە بە شێوەی کراوە بە گۆرانی بە ئاواز و مۆسیقاوە مناڵەکان پێیان ئەوترێتەوە چونکە مناڵ بە ئاواز و مۆسیقاوە طبعاً بە گۆرانیەوە زیاتر چێژ لە بابەتەکان وەرەگرن زیاتر فێری هۆنراوە کە ئەبن و پێیان خۆشە بیڵێنەوە و پراکتیزەیکەن بابەتێکی کە گەڕیانێک دناو وڵاتێدا ئەم بابەتەش گەڕیانێک دناو وڵاتێدا باسی گەشتێکەکە خێزانێکن کە بەرەو شاری دهۆک ئەڕۆن بەرەو هاوینە هەوارەکان باز لە پاکوخایەنی هاوینە هەوارەکانەکە کە ئەمە شوێنێکی دڵگیر و خۆشە کە پێویستە پارێزگاری لێ بکەین ئەمەش دیسانەوە لە بابەتەیە باز لە ژینگە پارێزی ئەکات و کە پەیوەندی بە سروشت و ژینگەوە هەیە بە شێوەیەکی سادە و ساکار مناڵەکان وشیار ئەکاتەوە کە ژینگە پارێز بن کە وڵات و نیشتیمانی خۆیان خۆش بوێ بۆ ڕێگەیە کە ژینگەکەیان پیس نەکەن هەر لە ژوورەکەی خۆیانەوە لە قوتابخانەکەیانەوە لە ماڵەکەیانەوە فێر بکرێن بە شێوەیەکی زانستی و دروست. ئێستا ئێمە لێرە باسی درەختێگەکە لێرە باسی بیرکاریە خۆی بابەتەکە بیرکاریە بەڵام لەسەر درەختداتۆتەوە درەختەکە باسی چیەکە باسی درێژ و مامناوەند و کورتەکە مامۆسا لێرە نابێ بەس ئاوا مباشرەتەن بەس باسی بیرکارەکەی بۆ بکە لێرە کە باسی درەختە سەوزەکانەکە ئەی بەستێتەوە بۆ ژینگە سەوزەوە ئایا سوودی ئەم درەختە چییە؟ ئایا ئەگەر ئەم درەختە لە قوپۆپەکەی پشکێنێت یاخۆ ببڕێتەوە ژینگەکەمان چی لە بەسەرێ بۆیە لێرەوە هەر لە 4 ساڵەکانەوە مناڵەکان ڕائەهێنێت لە سەوزایی چەند پێویستە بۆ ژینگەکەمان چۆن گرنگی پێبن و چۆن پارێزگاری لێ بکرێت ئەمە لەم بابەتەیە بۆ نمونە بابەتی ترمان زۆر زۆرە مەسەلەن باسی ئاژەڵەکە ئاژەڵش بەشێکە لە ژینگە بە دڵنیاییەوانە چونکە لەبەر ئەوەی تۆ کە ئەڵی ژینگە زۆر شتە ئەگرێتەوە ئاژەڵیش بەشێکە لە ژینگە ئێمە باسی سوودی ئاژەڵەکەن سە لێرە سەیری ئەم ئەگەر سەیری ئەم ئاژەڵە بکرێت کە خواردن ئەخوا سەوزای ئەخوا تۆ لێرە باسی ئەم سوودی ژینگەیەکە ئەگە ژینگەکەمان سەوز بێ هەم ئاژەڵ سوودی لێوەرەگرێ هەم ئێمەش دوایی بەڕشەوەیەکی ناڕاستەخۆ سوود لەو ژینگە وەرەگرنەوە کە ئاژەڵەکە سوودی لێوەرگرتووە ئەمانە هەمووی ئەکەوێتە سەر لێهاتووی مامۆساکە لێرە بە هەمان شێ ئەمە ژینگەیە ئەمە ژینگەیەکی سەوزە ئەمە باز لە ئاژەڵە کرێت کە باز لە هێلانی باڵندەکان ئەکرێ ئەمەش هەر ژینگەیە ئێمە چۆن پارێزگاری لە باڵندەکان بکەین چۆن گرنگیان پێبین چۆن خۆشمان بێت لێرەش بە هەمان شێکەواتە ئەمە بابەتێکی زۆر چڕ و پڕە لە هەموو یەکەکانە لە هەموو بابەتەکانە بە بیرکاریەوە بە پیتەکانەوە بە بابەتە زانستیەکانەوە بە بەهاکانەوە هەمووی باز لە ژینگاکە ئێمە ئالێرە مە باسی هۆیەکانی هاتوچۆکە طبعاً هۆیەکانی هاتوچۆ بەشێکن لەوەی کەوا چەند سوود بەخشن بەشێکیشن لەوەی کە ژینگەمان بۆ پیسکالێرەوە مناڵەکان ڕێنمایی ئەکرێت زانستیان پێدێ کە هۆکاری ژاوەژاون کە هۆکاری ئەوەن ژینگە پیسکەن کە هۆکاری ئەوەن کەوا ببێتە هۆی کەوا ژینگەکانمان بۆ پیسکەن و چۆن بتوانین پارێزگاری لە ژینگەکەمان بکەین.
لە پرۆگرامە کۆنەکانە کە کۆمپانیایەک داناوە جیۆ پرۆجێکتس تەنها زیاتر زانستیان باسی ژینگەیە کا ژینگە چییە؟ تابەن پێناسی ژینگەیەکە پێکەنەرەکانی ژینگە زیندە و نازیندە ئەجا باسی پیسبوونیانەکە ئەمە زانستیان باسیەکە ئیتر نهاتووە بە باسی وەشیاری ڕێنمایی بکات لەسەر ئەوەی کەوا ئەمە خۆمان چۆن پابندی ئەوە بنکەوا ژینگە خۆمان پیس نەکەین کەواتە ڕێنمایی وەشداری تیان نییە لە زانستە کۆنەکانە بەڵام بۆیە کە من ئاگادارم ئێستا زانستەکان گۆڕاوە لە پرۆگرامی 1 تا 4 ئەوە هێم کەوا بەشێکی باشی دانراوە بۆ ڕێنمایی خۆپارێزی لە ژینگە. لە کوردستانە و بەپێ ئەو زانیاریانی کە من هەما ئەگەر زانیاری تریشەبێ ڕاستەکەی ئاگدار نیم بەڵام ئەوەی بزانم بابەتی ژینگەی یاخود پرۆگرامی ژینگەی تایبەتمان نییە وەکووانێکی سربەخۆ بەڵکو لەوانەی ئاکارەکانە یاخود لە زانستدا لە چەند چاپترێک کە من توێژینەوەم لەسەر کردووە لەسەر دوو قۆناغی 7 و 8 لە وانەی هونەرە ئەوە لەگەڵ وانەی زانستە کە چەند چاپتر و چالاکیێکی کەمی بۆ تەرخان کراوە من ئەوەی کە لەسرم خوێن بێت و تەنها قۆناغی 7 و 8 بەڵام بە شێوەیەکی گشتی لە کوردستانە ئەوەی کە هەیە بە قوتابخانە تایبەت و حکومیەکانەوە تێکەڵ کراوە لەگەڵ بابەت و وانەکانی کە ئاسی دوو طبعاً مناڵی 5 ساڵەکانن لێرەیە مناڵەکان طبعاً گەورەترن ئەوەی ئاسیەکی خوێندبێ ئەمە ئەم بابەتە تەواوکەری ئاسی یەکەمە لێرە بابەتێکمان هەیە تایبەتە بە ژینگە ڕێک باسی ژینگە ئەکا هەرچەنە لە هەموو بابەتەکانی تراوەکو پێم وتی مناڵ ئەبێت یعنی ژینگەکەی پێبووتێ بەشێ لێرە بابەتێکمان هەیە باسی ژینگاکرێ یەکەی ژینگە ئەمە یەکەی ژینگەیە یعنی ئەمە مناڵەکە تقریباً لەوانێت 14 ڕۆژ 15 ڕۆژ بخایێنێت ئەم بابەتە هەتاوەکو مناڵەکە بە تەواوەتی ورد و دریشتی بابەتەکەی پێ ئەگەێنێت و ڕائەهێنێت لەسەر ژینگەکە لێرە ئەڵێ ژینگەی خاوێن هەواکەی پاکە تۆ کە لێرە مناڵەکە دین کرد ئەی بەچی پاکە بێ لە ڕێگەی چیەوە پاکە بێ هەواکەی هەمووی بۆ مناڵەکان ڕوون ئەکرێتەوەمانە هەمووی لە ڕێگەی یاری و چالاکیەوە چونکە ئێمە لە باخچە ئەومان نییە ڕاستەوخۆ بین بابەتەکە باسکرد ئەبێ هەمووی لە ڕێگەی یاری و چالاکی و چیرۆک و شان و بەم شێوازە و گۆرانی بە مناڵەکانەوتێ مەسەر سەمە ژینگەمانە ئێمە لەوانەیە شانۆیەکیان بۆ بکەین لەسەر ژینگە لە هەمان کاتە لەوانەیە گۆرانیان سرودیان فێرکەین و گۆرانیان فێرکەین لەسەر ژینگە چیرۆکمان هەیە لەسەر ژینگە ئەمانە هەمووی یعنی کۆمەڵێکە چۆنەڵی لە ئەلفەوە هەتایە ئێمە مناڵ فێری خۆشەویستی ژینگاکەن فێری خۆشەویستی ئەوەکەین دار و درەختی خۆش بێ گرنگی پێ بە گوڵ بچێنێت یعنی بەرنامە و چالاکیمان هەیە کە گوڵچاندنیان پێکەین تۆیان پێ ئەچێنین جاروایە لە ژوورەکانە ئێمە بەشێکمانێ بەشی زانست و بیرکاریە لەم بەشیان مناڵەکان شتیان پێ ئەڕوێنین وردە وردە ئاوی ئەو تۆوە ئەیان یاخود ئەو گوڵێن هەتا گەورە ئەبێ بەرهەمی خۆیەتی ئەی کە تۆ لە باخچە ئەوت فێرکە کە چۆ ماڵەوانێ بە هەمان شێوە ئەم چالاکیانە دووبارە ئەکەیت و لە ناخیا ئەچێنرێت کە ژینگەکەی خۆشوی کە ژینگەکەی خۆشویست بڵێ تونەڵی ئۆتۆماتیکی نیشتیمانەکەی خۆش ئەوێت ئەمەش ئەبێتەوەی کەوا کە تۆ مناڵێکی پەروەردە دروست کردووە و یعنی بە شێوازێکی زۆر جوان پەروەردەت کردووە ئەمە یەکەی ژینگە ئەمە یەکەم سەیریکەین ئەگەر لێرە ئێمە بیرکاری پێڵێ داڕێ بیرلەکیێ لە ڕێ چێوە پێڵێت ڕێگەی ئەم درەختە و سێوەکەوە پێڵێ تو ئەمەش دیسانەوە ژینگێ و ئەتوانی خۆشەویستی ژینگەی فێرکەی لێرە ئێمە شتێکی تریشمان هەیە وابزان بە پێشتریش ئاماژەم پێە کە لێرە ژینگە پارێزمان هەیە ئەو کارمەندانی کە لە ژینگە پارێزە ئیش ئەەکەن
ئەمانە زۆر گرنگە کە بتوانن ڕێزیان لێ بگرن خۆی مناڵەکە ها لێرە کاغەزەکە کەوتۆ چۆن کوێکاتۆ تەم ئەمە لێرە ئەمە وێنەیە کە بەڵام ئێمە ئەمانە هەمووی بە چالاکی بە مناڵەکرێت چونکە تۆ ئەگەر بە چالاکی بە مناڵی نەکەیت و ڕاهێنانی پێنەکەی مناڵەکە فێری ئەم کوڕەوشتە جوانانە نابێت و ژینگەی خۆش ناوێت لێرە ئەمە هەمانە باسی ئۆتۆمبیلە کات کە چەند بە سوودە بەڵام سوودیشی هەیە بڵێن بۆ ژینگە بەڵام لە هەمان کاتە زیان بەخشیشە بۆ ژینگە لێرە ڕاست و هەڵەکان بە مناڵ فێر ئەکرێت ئەمەش بە هەمان شێوە کەواتە ئێمە بەرنامەیەکی چڕ و پڕمان هەیە لە ناو باخچەیە یەکەیەکە لە ناو پرۆگرامی باخچە بەڵام وەکو پرۆگرامێکی تایبەت بڵێن تایبەتە بە ژینگە تا ئێستا لە باخچە نیمانە بڵێن ئەمە ژینگە بەڵام یەکەیەکی تایبەتمان هەیە لە ناو ژینگە چڕ و پڕە هەموو شێوازەکانی پاک و خاوێنی ژینگە هۆکارەکانی پیسبوونی ژینگە و مناڵ چۆن پارێزگاری لە ژینگەکەی خۆی بکە لە بیدایەت لە ژوورەکەی خۆیەوە کە ژینگەی پۆلەکەی دواتر بۆ دەرەوەی باخچە اینجا حوشە و گۆڕەپانەکە اینجا بۆ کۆڵان و سەرجادە و دەشت و دەرکە ئەچنە ناوی و دواتر لە ناو ماڵەکەشانە بەمەژوا لە مناڵ ئەەکەین نیشتیمانەکەی خۆش بێت و ژینگەکەی خۆی خۆش بێت. بەنسبە زانستی پۆلی یەکەوە تەبەن من متابعەیەکی باشم لەسەریە وەلەو دانەر نەبووین لە پێگەناری پرۆگرامەکانە کۆمەڵە براو بەڕێزن لە پرۆگرامەکانی وەزارەت پرۆگرامەکانیان گۆڕیوە من وەکو خۆمەکو سەرپەرشتیاری زانست دائیمەن بە دوواداچوونم هەبووە راپۆرتم هەبووە لەسەر کۆی ئەو پرۆگرامی کە دانراوە ئیتر ئەگەر بێت و هەڵە و تێبینی هەبێت لە ڕووی ڕەنووسۆ لە ڕووی زمانەوانیەوە لە ڕووی زانستیەوە راپۆرتی خۆم ماوە بە وەزارەتی پەروەردە لە سەر پۆلی یەک راپۆرتم کردووە لەسەر پۆلی دووش کردومە لەسەر پۆلی یەک ئێستا من ئەوەی کە خۆم ئاگادارم تەوانەمە پرۆگرامە تازەکەی پۆلی یەکە زانستە تابانەمە چاپی یەکەمی نییە چاپی یەکەم تابان هەموو ئیشێکی یەکەم جار کۆمەڵە هەڵە و تێبینی هەیە چاکرا ئەمە بەرگی دووەمێتی ئێسش لە بەرگی دووەمە لە بەشی ئەخیرا تابان لە بەشی ئەخیرا یەکەیەک یا بڵێن چەندوانەیەکی داناوە بۆ پاراستنی ژینگە تابان پۆلی یەک چونکە خوێندنێکی ئەوتۆی نێو لە بیدایەتە تابان شتێکی زادەیە بەس بە سادەی باسی یەکاکەوە ئەم قوتابێت چۆن بتوانێت ئەو ژینگە کە هەیە بیپارێزێت تابان ئێمە بەم قوتابێ بزانێ ژینگە چییە ژینگە ئەو شوێنێکەوە تیاژی لە پێداویستەکانی ئاوا خۆراک دەسەکەوێت کەواتە ژینگەی ئەم قوتابێکە چێتە قوتابخانە قوتابخانەکە بێ بە ژینگەی ئەو قوتابێت. لەسەر پرۆگرامی پۆلی یەک منۆکو خۆم یانی تێبینی ئەوەم هەیە ئەم قوتابیەکەیەتە قوتابخانە بیدایەتی ساڵێتی سەرەتای ساڵێتی هیچ تێ لە چواردەوری خۆی نازانێ من پێم باشە ژینگە و هۆشیاری یا ڕێنمایی ژینگە بخرێتە سەرەتای کتێبەکە یانی سە باسی تەندروستیەکە باسی سەلامەتی ئەم قوتابیەکە کە چۆنە چێ بە قوتابخانە چۆن ئەپەڕێتەوە خۆی پێویستەکە ئەم شتانە بزانێ دوای یاوردەوە دەست کاتە فێربوون و فێرکردن. لە کتێبی پۆلی سێ شادی دیسانەوە لە یەکەی حوتەما لە وەرزی دووەمدا لە یەکەی حوتەم دیسانەوە باسی سروشت و ژینگە کراوە بۆ ئەوی وشەی ژینگە دووبارە نەبێتەوە زۆر جار هەر بە ناوی سروشتەوە یەکەکە ناو ئەندرێ سروشت لێرەیە دەقێکمان هەیە بە ناوی سەیران ئەم دیاردەیە زۆر بەربڵاوە کاتێک لە جەژنەکانی نەورۆز و لە بۆنەکانی نەورۆزدا کە خەڵکی ئەچنە سەیرانگاکان سەیرەکەی شوێنەکان ژینگەی ئەو شوێنە بۆ پاکۆخایانی ڕناگرن یا بە پیسی جێ دەیەڵن ئەمانجمان لە دانانی ئەم بابەتە ئەوە بووە کە لە مناڵیەوە وشیار ببنەوە کە ئەچنە شوێنێک کە ئەچنە شوێنێک کە چێژ لەو
سروشتە وەرگن پێویستە بە پاکوخایانی ڕایبگرن ئاگر نەکەنەوە لە دوای خۆیان ئەو شوێنە کۆ بکەنەوە اینجا ئەم دەقە باس لەوە ئەکاوە کارکتەرەکان مناڵەکان خۆیانن جیاواز لە پرۆگرامەکانی پێش و کە هەمووی گێڕانەوە بۆ بەڵکو ئەمە مناڵەکان خۆیان کارکتەری چیرۆکەکەن خۆیان قسە ئەکەن خۆیان گفتوگۆ ئەکەن کە پێویستە ژینگەکە بە پاکوخایانی ڕابگرن و پیسی نەکەن و بە شێوەیەکی باش ئەو شوێنەی کە بەکاری ئەهێنن هەروەها سەبارەت بە بەکار نەهێنانی قاپ و قاچاقی پلاستیک و سفرەی سەرفەری کە ئەمە کە زیانێکی زۆر ئەگەێنێ بە ژینگە بەکار یعنی کەمتر بەکارهێنانی باس لەوە ئەکاکە هەتا ئەتوانین کەمتر ئەو بابەتە پلاستیکانە بەکاربێنین چونکە زەرێکی زۆر بە ژینگە ئەگەیەنێت لەم بابەتەیە بە شێوەیەکی سادە باسمان کردووە مناڵەکان خۆیان گفتوگۆ ئەکەن و ئەتوانرێ ئەمە وەکو شانۆگەری مامۆستاکە وەکو سینناریۆ قوتابیەکان بەشداری پێ بکە کە خۆیان گفتوگۆ بکەن نەک هەر مامۆستا قسە بکە ئەنی بیکا بە چیرۆکێک بیکا بە شانۆگەریەک خۆیان هەستن بەشداری بکەن بۆ ئەوی کاریگەری زیاتری هەبێت ئەمەی ئاماژە بۆش بکەم کە کۆمەڵێ چالاکی و ڕاهێنانی تایە کە بیر و هزری قوتابیەکان ئەجوڵێنێەوە ئەکا کە خۆیان بە دوای وەڵامەکانە بگەڕێن ئەمەش کۆمەڵێ چالاکیە کۆمەڵێ وێنی جوانی تیا نەخشێنراوە هۆنراوەیەکی کە بە ناوی ژینگەی کوردستان بە دارستان و باخی بە کێڵگە و دەشت و شاخی ئەمە هەمووی تەنانە دەڵێ بە باڵندە و گیانداری چەموکانی و ڕووباری ژینگەی ئەم کوردستانە پاک و دڵگیر و جوانە لە کاتی گەشت و سەیران چوین بۆ دەشت و سەرکێوان کاتێ دەگەڕێمەوە کە بەرەو ماڵ دێمەوە چاو دەگێڕم لەو ناوە چی پاشماوەم جێماوە کۆی دەکەمەوە تەواو دەیبەم بۆش جێگای شیاو بە هەموو توانا و هێزم ژینگەکەم دەپارێزم ئەمەش هۆنراوەیە کە بە ئاوازەوە بۆ مناڵەکان دانراوە بابەتێکی کە هێشوەترێ باسی گرنگی لق و چڵ و بەروبوومی درەختی مێوەکە یعنی هەر هەمووی کە سوودی هەیە هەر یەکەیان سوودێکی تایبەتی خۆی هەیە باسی گرنگی ڕەگ و قەد و درەخت بەگشتی باسی دار و درەخت و سەوزای و ژینگە ئەکات. بەنسبەت زانستی گۆڕاوی پۆلی دووە تەوەنەمەش زانستی گۆڕاوی پۆلی دووە ئەم ساڵ ئەخوێنێ دووەم ساڵێت تێمیش بە هەمان شێوە ئەویش پێم باشە من گەڕاوم بە هەمان شت راپۆرتمە بە لەسەری بەشێکی باشیشی دانراوە بۆ ژینگە قوتابی ئاشناکە بۆ ژینگەی کە تیایاژی دوای ئەوە چۆن گرنگی ئەیە بە پاراستنی پۆلەکەی یا گۆڕەپانەکەی ئەم قوتابێ فێرەکات چۆن ئاو بەکاربێنێ چۆن ددانەکانی بشوە چۆن گڵۆپێک کە پێویستی پێێنەوە بیکوژێنێتەوە چۆن پارێزکاری لە ڕۆی کە بکات لە گۆڕەپانەکە ئێمە ئەبێ هەرێکە لە ئێمە هەرێکە لە قوتابیانە وا کەسایەتیان دروست بکرێ کە قوتابخانە بە ماڵی خۆی بزانێ ئێمە لە هەڵسەنگانی دەرێکی شا بە دوواداچوونەکەین بۆ ئەو قوتابیانەی ئایا تا چ ڕادەیە گرنگی بە چواردەوری خۆیانێن بە پاکوخاوەنی خۆیانێن و هەروەها لە هەڵسەنگاندری قوتابخانەکان شاکە ئێستا پرۆژەی بنانانی توانەکان هاتووە هەڵسەنگاندن ئەکرێ بە قوتابخانەکان بەشێکی تایە باڵەخانە ستانداردێکی تایە کە پێویست بەوەکە ئەم قوتابخانە ڕێژەیەکی باش لە سەوزایی هەبێ چونکە ئەگەر ڕێژەکەی نەبوویش بە هەمان شێوە نمرێ لەسەر.